حەزرەتی مامۆستا سەباح با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلوات ربي وسلامه عليه إلى يوم الدين. نشهد أن لا إله إلا الله ولي الصالحين، ونشهد أن محمدا عبده ورسوله الأمين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وآمنوا برسوله يؤتكم كفلين من رحمته ويجعل لكم نورا تمشون به ويغفر لكم والله غفور رحيم. داواکارم لەخوای گەورەی باڵا دەست لە هەموو لایەکمانی قبول بفەرمێ، چی سرودەکان و چی وتەکان و چی تیلاوات و قورئان خوێندن لە خزمەتی ئەوەی توانیمان بێ بەیەکەوە ڕسمێکی جوان، سوورەتێکی شایستە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام عەرزکەین کە ئەوە هۆکار و سەبەبی ئەم کۆبنەوەیە. دەستخۆشیەکی زۆری نەبڕاو بۆ ناوچەی زانایانی کفری و هەروەها هەموو دام و دەستگانەی کە هۆکار و سەبەب بوونە بۆ ئەنجامدانی مەراسیمێک بەم شێوە لایق بێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. وتەی من لە خزمەتیەوە هەر بە کورتی لنص حديث هاتوا پیغمبری خواه فرمویتی صلى الله عليه وسلم المرء مع من أحب. لقيامتها إنسان لقل خوشويستكاني لم دنيا كيبوا لقل أوانايا. جاء إمامي أنسي كري مالك فرمي كأو تمان بيس لبيغمبري خواه هممان ظلمان خوش بو چكم هممان پیغمبر من خوشوي ولقيامت شا لقل خوشويستكانتي. المرء مع من أحب. خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەسیدەیەک نییە بەتەنها، یا وتەیەک نییە لە سەعاتێکا بوترێ. خۆشویستن ئەسڵ و ئەساس و کارەکە کارێکی دڵە. دڵ کەسێکی خۆشگەرەک بێ مەدحی ئەکا و دێبەستران و باڵێ. خوای گەورە فەرمێ هەر کەسێ ئەوێ مەحەبەتی من بەدەستبێنێ فاتبعونی یحببکم الله. ڕێگای خۆشویستنی خوا بۆ بەندەکەی لە محەممەد و دەستی پێکا صلی الله علیه وسلم. واتە هەر کەسێ پێغەمبەری خۆشگەرەک بێ بە یەقین و خۆشەویستی خوای دەست ئەکەوێ و خۆشەویستی خوا لەم دنیا و لەو دنیا سەرفراز و سەربەرزە. ئەنەس فێرمانەکە چۆن بە دوای پێغەمبەری خوا بگەڕین عەلەیهی سەڵات وەسەلام. خۆمە مجەڕەد قسەیەک نییە، ئەمە مجەڕەد ئیدعایەک نییە، ئەمە عیلاقەیەکە شەو خەوی پێبینی، ژیانت لەسەری دامەزرێنی، ئەخلاقت لەسەری دامەزرێنی. خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی گۆڕانکاری لە من، لە دڵی من، لە عەقڵی من، لە هۆش و بیری من. خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی ئینقلابکردن بەسەر دڵی خۆم، فکری خۆم، ئەخلاقی خۆم، هەموو بۆگەنەکانی پێشولا ئەدەم پێغەمبەرە خەمەشوێنی صلی الله علیه وسلم بۆ ئەوەی ئەو پلە بێنم کە داوایەکەین محەبەت الرەسوول صلی الله علیه وسلم. خۆشەویستان، ئێمە لەم دنیا پێغەمبەری خوامان نەبینیوە عەلەیهی سەڵات وەسەلام. ئیمانمان پێێتی و ئەمرمان پێکراوە خۆشمان گەرەک بێ. دەیبا بپرسین لە ئەنەس بزانین کە پرسیەتی پێغەمبەر لەو دنیا لەکوێیە، بۆەوەی لەم دنیا نەمان بینی لەو دنیا چامان پێ بکەوێ. قال يا رسول الله إذا قامت القيامة أين أجدك؟ أجا قيامت هصيا من تولى كيو ببينم. فرمي يا أنس تلقاني عند الميزان. لقبان كشان لو دنيا لا قبان من لهيم يا أنس. واتابو منو بوتو بيغمبر لو دنيا لكوية لكاتي قبان كشانا لوي بيني. جا زیرەک بە قەپانەکەت پڕکە بۆی ببینی. قەپانش بە زۆر شت پڕە بێ. یەکێک لەوانە وشەی سبحان الله وبحمده سبحان الله العظيم. فەرمووی فإن أتيت ولم أجدك. ئەگەر هاتم و نەتم بینی. قال تلقاني عند توزيع الكتب.
ئەو وەختەی کتابەکان ئەفڕێ بۆ لای خاوەنەکانی پێغەمبەر لەوەیە عەلەیهی سەڵات وەسەلام. باسی ئەو دنیاکەم خۆشەویستان نە کفریە نە دنیایە. لە قیامەت پێغەمبەر لەکوێیە؟ لە قەپانە؟ لە کتاب تەوزیعکردنە؟ فەرمووی ئەگەر هاتم چاوم پێت نەکەوت قال تلقاني عند أسفل الصراط، لخواري خوارەوەی پردی سڕات لەوێ ئەمبینی یا ئەنەس. پێغەمبەری خوا لەوەیە خۆشەویستان عەلەیهی سەڵات وەسەلام. لەیرەوە ئەبێ بزانی بۆ سیرات چی باشە، بۆ قەپان چی باشە، بۆ کتاب وەرگرتن بە دەستی ڕاست چی باشە. چکم ئەگەر ئەمانەمان پێ نەبێ خوا پەنابدا لەم دنیا نەمان بینیوە و لەو دنیاش بێ بەشە بین کە خوانەکە لە پێغەمبەر بینین بێبەش یعنی جەهەنەم نەعوذ بالله. بۆیە ئەم کۆڕانە لەبەر ئەوە مبارەکن. مبارەکی کۆڕەکان لەوەیە تعریفت کەنەوە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. دووبارە لەگەڵ پێغەمبەری خوا بینت هەبێ. اینجا لە جەنەت لەکوێ چاوەڕێمانەکە حەزەکەم پێتان بڵێم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ ئینی زەعیم ببەیت فی رەبەض الجەنە، لە خوار و ئەترافی بەهەشت لەوێ چاوەڕێی قەومەکان مەکەم. کام قەومە یا رەسوول الله؟ لمن ترك المراء وإن كان محقا، ئەو کەسانەی گەمە و گاڵتە ناکەن حتا ئەگەر حەقش بێ. پێغەمبەر چاوەڕێ ئەوانەکە عەلەیهی سەڵات وەسەلام. وإني زعيم ببيت في وسط الجنة، زعيمم لناو جرقي بها الشاوري قوم كما كام قوم أو قومي لمن ترك الكذب وإن كان مازحا. أو كسانا بناها وري بيغمبري خوا ودرونا كان تنها بغلط بقالتش نبي زمان باراو. وإني زعيم في بيت في أعلى الجنة لمن حسن خلقه، چاوەڕێی ئەو کەسانە کەم لە قەومەکەم و سەرکردە و پێشەوای لە بەرزەکانی ناو بەهەشتم بۆ قەومێک ئەخلاقی جوان بێ. فعەزیزەکانی من، خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبێ لە تەنهاییە لەگەڵ تا بێ، ئەبێ لە شەوە لەگەڵ تا بێ، ئەبێ لە ڕۆژە لەگەڵ تا بێ، ئەبێ لەگەڵ خێزان تا لە ماڵی لەگەڵ تا بێ، لەگەڵ منداڵەکان تا لەگەڵ تا بێ، لەگەڵ هاوسەیە لەگەڵ تا بێ، ئەبێ لە قورئان خوێندن لەگەڵ تا بێ، ئەبێ لە چوون بۆ بازار لەگەڵ تا بێ، ئەبێ لە هەموو شوێنێ خۆشەویستی پێغەمبەری خوات لەگەڵا بێ بە کردار و گفتار. جا بۆیە لەیرە کەس نازانێت کێ زۆر لە پێغەمبەری خوا نێزگە، خۆیە فەرمێ ئەحەبەکم ئیلەیە وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا. إن شاء الله داواکارم مجلسە کەمان چی بە وتەی بەڕێزان ماوەسایانی مێزەر سپی قەدردار، چی بە شعر و نەثر و ئەو گۆرانیە شەرعیانەی کە مەدحی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم توانیمان بێت لە دڵمانە و لە فکرمانە و لە نەفسمانە بزانین بۆ هاتوین و ئەمانەوێت چی لەگەڵ خۆمانە ببینەوە. هاتوین بۆ ئێرە بۆی معریفەتی پێغەمبەر و ناسینی تا بیکەینە خۆشەویستی خۆمان و بڕۆین ژیانی لەسەردا بمەزرێنین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. محمد صلوات، حبيب صلوات.